سڵاتەنێ بێ بەڕێزان گرنگیدان بە ڕێژەی سەوزایی تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتانە مایکی خەڵک ئایا لە هەرێمی کوردستان بایەخ دراوە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی؟ ئایا حکوومەتی هەرێم توانیوێتی لەم ساڵانەی دواییدا ڕێژەی سەوزایی زیاد بکات؟ هەروەها هاوڵاتیان ڕۆڵیان چییە لە زیادکردنی ئەو ڕێژەیە؟ بەڕێزان وچانێکی کورت و دەچینە لای پسپۆرێکی کشتتوکاڵی و دواتر پەیوەندیەکانی ئێوە وەردەگرین. دووبارە سڵاتانێ بێ بەڕێزان بەڵێ تەوری ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە گرنگیدان بە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان وەک باسمان کرد دەچینە لای پسپۆرێکی کشتتوکاڵی تارافایق ئەندازیاری کشتتوکاڵی بۆ ئەوی هەندێک زانێریمان دەستکەوێت لەسەر ڕێژەی سەوزایی و چۆنێتی زیادکردنی لە هەرێمی کوردستان. سڵاو لێ بێ تارەخان. ئەم کاتەوە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم تارەخان لە سەرتای ئەو پرسیارەکەین ئایا ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە و سوودی چی ئەگەر هات و ڕێژەی سەوزایی زیاد بێت؟ بەڵێ ئێمە گەر بە شێوەیەکی گشتگیر باز لە ڕێژەی سەوزایی بکەین لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی جیهانی و بەپێی ستانداردی جیهانی بەداخەوە کە جێگەی نیگەرانیە ڕێژەیەکی کەمە و تاکو ئێستا ئێمە نەمانتوانیوە بگەینە ڕێژەی ستانداردی جیهانی و ئەمەش بێگومان کۆمەڵێک گرفت و کۆمەڵێک کێشەی یەک بە دوایەک لە پشت ئەم کارەساتەوەیە کە بەسەر میلەتی کورد ئەتوانین بڵێن لە باشووری کوردستان بەگشتی هاتووە. ئەگەر لێکۆڵینەوەیەکمان بۆ ماوەیەک لەمە بەری خۆمان هەبێەوە پێچوونەوەیەکمان بۆ ساڵەکانی هەفتاکان و هەشتاکان هەبێ ئەبینین لە ساڵانی هەفتاکاندا لەبەرەوەی ڕێژەی دانیشتوان کەمتر بوو و باختۆ سەوزاییەکان زیاتر بوون و شوێنی سەکەنیەکان کەمتر بوو و هاوڵاتیانش بە شێوەیەکی گشتی کەمتر بوو کەواتە ڕێژەی سەوزایی لەو کاتەدا زۆر زیاتر بوو و لە ڕووی ژینگەیی واتوانین بڵێن شارەکەمان زۆر پاکتر بوو و کوردستان بەگشتی شێوازێکی باشتر بوو. کەواتە تارەخان هۆکارەکانی ئێستا چین بۆ کەمبوونەوەی ئەو ڕێژەیە؟ بەڵێ هەر لە سەرەتای ساڵەکانی هەشتاوە بینین ینی کۆمەڵێ جەنگیەک لە دوایە کۆمەڵێک کارەساتی ئابووری کۆمەڵێ گۆڕانکاری سەپێنرا و بەسەرمانە لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی کە هەموو ئەمانە بەخواستی خۆمان نەبووە هەموو یەکێک لەمانە پشکی شێری بەرکەوتووە بۆ لە ناوبردننی سروشت و ژینگەی پاکی کوردستان و ئەمانە وەکو بەشێکی شێر کاریان کردووە دوای لە دوای ئەوە وشمان لەبیر نەچێت کاتێک کە دانیشتوان زیاد دەکا و مرۆڤەکان لەگەڵ ژیانی کۆمەڵایەتی و لەگەڵ ژیانی ژیاریە حەسەکەن بەرەو پێشەوە بڕۆن بێگومان پێویستیان بە هۆکاری خۆشی و ئیسراحەت و هۆکارەکانی پێشکەوتن زیاتر بێ ئەمانش هەمووی لەسەر ڕوبەرە سەوزاییەکان پێگەن دەبینین بەشێکی زۆر لە دارستانەکان دەبڕێتەوە بەشێکی زۆر لە دارستانەکان لە ناو ئەچێ و لە بەرامبەرە کۆمەڵێک کەرەستەی ناوماڵ و کۆمەڵێک کەرەستەی جوانی و کۆمەڵێک کەرەستەی تری بۆ ژیانی مرۆڤایەتی لێ دروست ئەکرێ لە هەمان کاتا وەکو سەرچاوەیەکی سوتەمەنی زۆر بواری تر وەکو سەرچاوی تری باشکردنی ژیانی ئابووری بەکارێت. تارەخان ڕێژەی ستانداردی جیهانی چەنە بۆ ڕێژەی سەوزایی و لە هەرێمی کوردستانە لە ئێستادا پێت وایە چەنە لە ئێستاە؟ بەڵێ ڕێژەی سەوزایی لە شوێنێک بۆ شوێنێک دەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی زانستی لە ڕێژەی لە 150 بۆ ڕێژەی لە 125 و بۆ 30 دەست پێەکە کە ئەمە ڕێژەیەکی تەندروست و سروشتیە بەپێی تەمەن و بەپێی ژیارە جیاوازەکانی مرۆڤایەتی بەڵام لە سەرتاسەری کوردستانەوە ڕێژەیە لە 100 کەمترە و ئەگەر کورتی بکەینەوە لە ناو شاری سلێمانی ئەو ڕێژەیە لە بینی لە 104 بۆ لە 106 تێپەڕ نابێ کە ئەمە تەنها لە ناو سنووری مرکزی شاری سلێمانی کە ئەمینین زۆر کەس ئەو گلەیی لە شاری سلێمانی دەکات کە وەکو کوتلەیەکی کۆنکرێتی دەبێندێ و ڕێژەیەکی زۆر کەم لە باخچیتە لە کاتێک ئەمە لایەنە بەرپرسەکان و بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئێستا لە هەوڵی ئەوەدان کە بەپێی توانای خوان و بەپێی ئەو مەجاڵی کە هەیەە بواری سەوزایی برێو پێبدەن و بەرپێشی بخەن. بەڵێ تارەخان کەواتە دوا پرسیارم دوو بەشە بەشی یەکەمی ئایا هاوڵاتیان ڕۆڵیان چییە لە زیادکردنی ئەو ڕێژەیە مەبەستم ئەوەیە کە لە ئێستادا زۆر باس لە نەخشەی خانووەکان دەکرێت کە دەوترێت بە شێوەیەکی باش نەتوانراوە باخچە بکەن بۆ خانووەکانیان و بەشی دوێمی پرسیارەکەم چی بکرێت بەگشتی لەلایەن حکوومەت و هاوڵاتیانە بۆی ئەم ڕێژەیە زیاد بکرێت؟
بۆ بەشێکمی پرسیارەکە و هاوڵاتیان بێگومان ڕۆڵێکی سەرەکی ئەبینێت لە زیادکردنی بەشی سەوزاییەوە لە بەرەو پێشوونی لەبەرەوەی هاوڵاتی کۆنتاکی یەکەمە لەگەڵ ژینگە ئەو ئەتوانێت ئەو شوێنی کە تیا ئەژی ئەو شوێنی کە کاری تێئەکا ئەو شوێنی کە ڕۆژانە ڕووی تێکەوە ئەو باخچانی کە ئەچێتە ناوی بیپارێزێ و یەکەم شت لەناو ماڵەکەی خۆی دەست پێ بکە هەموو کەسێک لە ئێمە لەناو خانۆکەی خۆی ئەتوانێت بەشێک لە ڕێژەیەک لە زەویەکەی دانێت بۆ سەوزایی و ئەگەر زەویەکەی کەم بێ ئەتوانێت بە وسائلی تر بۆ نمونە حەداقی ناو بەلەکۆنە هەیە حەداقی سەروانەکان هەیە بە بۆنی ئینجانە گوڵ یا ئەگەر هەر هیچ نەبێت لەبەر دەرگاکەی ئەتوانێت 2 درەخت بۆ 3 درەخت بڕوێنێ کە ئەمانە هەر یەکێک هەر دارێک ئەتوانێت بارێکی تەندروست بە ژینگێکی تەندروست بۆ خێزانەکەی دابین بکات ئەمان لە ڕووی هاوڵاتیان و بە شێوەیەکی گشتی لایەنە بەرپرسەکان ئەو ڕووبەرانەی کە بووی دابین ئەکرێەوە بۆ ئەو پێکهاتانێک کە هەیەی و ئەو کارکتەرانەی کە لە بەردەسایەتی ئەتوانێت بە شێوەیەکی ئەکتیڤتر و بە شێوەیەکی چالاکتر بەکاری بێنێ بۆ زیادکردنی ڕووبەرە سەوزاییەکان و لە هەمان کاتا پاراستنی ئەوەشمان لە یاد نەچێت وشارکردنەوەی هاوڵاتیان و ئاشناکردنیان بە بایەخی سەوزایی بە ئەهەمیەتی سەوزایی و تەسیریان لە تەسیری لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتی ئەمە دەورێکی سەرەکی هەیە بۆ بەرەو پێشچوون و پاراستنی سەوزایی لە فۆتان و لە ناوچوون. بەڵێ تارەخە من دیارەتون دو پرسیارم ببوورە بەڵام بە کورتی لە ئێستا هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ زیادکردنی ئەم ڕێژەیە چۆن دەبینی زۆر بە کورتی؟ بڵێ وڵی وەکو هەنگاوی سەرەتایی هەنگاوەکان باشە ئەبینین لە هەموو کوچە کۆڵانێک و لە هەموو گەرکە تازەکانی شارە لە هەوڵی ئەوەدان باخچە زیادکەن و بەشێک لەلایەنە بەرپرسەکان وەکو ڕێکخاوەکان و وەکو وەزارەتی کشتتوکار لە خودلایەنی شارەوانەکان لە هەوڵی ئەوان هاندانی هاوڵاتیانەکان کە بێن سەردانیانکەن بەبێ بەرامبەر دار و درەختیان ئەدەنێ وەگەر هاوڵاتیەک بڵێ باخچە لە بەردەم ماڵەکەی بێ دەچێت داوا ئەکەوە بێ بەرامبەر ئەو کارانەی پێ دەدرێن و ئەگەر لە گەرەکە تازەکان بەشێکی زۆریان کۆ دەبنە و داوای دروستکردنی باخچە دەکەن بەپی توانە هاوکاریانەکەن ئەمانە بێگومان هەمووی ڕۆڵی حکوومەتی هەرێمە بەڵام هیوادارین ئەکتیڤتر بێ و زیاتر هاوکارتر بێ لەگەڵ هاوڵاتیانم بەرەو پێشچوون. بەڵێ زۆر سپاس بۆ تێبینەکانت تارەفایق ئەندازیارێکی شکاڵی سپاس بۆ تێبینەکان زۆر سپاس. بەڵێ دەچینە لای یەکەم پەیوەندی دەشتی لە هەولێر سڵاوی بە کاک دەشتی فەرموو. لاوکاشان باشی زۆر سپاس دەکەم کاک دەشتی ببورن دەمێکەوە بزانم چاوەڕوان بووی. ئاساییە دیارە ژینگە کوردستان بارودۆخی کوردستان هەموو هەلومەردانەکە دێتە بەردەم کوردستان چ لە ڕووی ئابووری و لە ڕووی گەشە پێدان و سیاسی دەبینین ئاستان کەبووە بۆ نمونە ڕژێمی باز دواتریش تاکو ئازادی عێراق من دەڵێم ئێمە بەستراو بووینە بەڵام دوای ئازادیێرە کەمێک دەستمان کراوەتەوە بۆیە حکوومەت هێرێمی کوردستانیش کەمتر خەم نەبووە جهودی باشی خستوەتەوە گەر من پێم ئەگەر هاوڵاتیان نەتوانن شانبەشانی کارمەندەکانی وەزارەتی گەشت و گوزاری یاخود حکوومەت لایەنی پەیوەندیدار ناتوانن باخچەیەکی جوانمان هەبێ بۆ خزمەتکردن دەبێت ئێمە هەوڵبین بۆ ئەوەی زیان بە دارەکان بە باخچەکان نەگاتن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای هەڵۆ لە تەختە سڵاو بێ کاک هەڵۆ فەرموو. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. بەڕێزی وەڵایی لەسەر بەرنامەکە لەسەر بابەتەکە دەمێ بڵێم هەتا ئەو ڕژێمانەی پێشتر کە ڕژێمی سەدام حوسێن و ئەو دەسەڵاتانەی پێشتر بۆ تەنانەت هاوڵاتی کوردیان لەناو نەدەبردە هەوڵیان دەدا سەردەم ئەو بوارەکانی تر لەناو بەرلەوانە ژینگە و سەوزایش بەشەکە لە ژینگە بەڵکو حکوومەتی هەرێمش دوایەوە نەیتوانی پلانێکی تۆکمەدا بنێ بۆ ڕپۆشکردنی زۆرترین ناوچەی سەوز بکات لە کوردستان. لەوانە ئێستا ئێمە بەدەستی خۆمان حکوومەتی خۆمان بە حکوومەتی خۆمان بە پارەی خۆمان لە ڕێی دەستی خۆمانەوە ئێستا هەمان کردداری ڕێمەکانی پێش و دووارەکاتەوە لە ڕێی بەخشینی زەوی سەوزایی بە کارگەی چەولم لە ناوچەکانی زەی بچووک و زەی گەورە. بەڕاستی من دەڵێم ئێستا حکوومەتی هەرێم لەلایەکەوە هەوڵ دەدا ناوچەی سەوزایی زیاد کە بەڵام لە پەنای زیادکردنی سەوزایی لە ناوچەی شارەکان سەوزایی لە ناوچەکانی پێر لەناو دەبا. بەڵێ سپاس کاک هەڵۆ بۆ پەیوەندیەکە سپاس. بەڵێ مستەفا لە هەولێر سڵاو بێ کاک مستەفا فەرموو. ئەلو
بەڵێ کاک مستەفا زۆر سپاس فەرموو. ئەلو ئەو کاتە باش زۆر سپاس دەکەم کاک مستەفا. دەستخۆشی بەرنامەکەت دەگەم بەڕاستی لە جێ خۆتی لەو کاتەدا زۆر سپاس. بەڵێ ئەوانە هەموو ئەگەڕێتەوە سەر حکومەت ڕێژەی سەوزایی بۆ نمونە کاتێک کە عەرزێک تەوزیاکە بە مساتەها ئەدات بە یەکێک بۆ دروستکردنی بینایەک من دیومە کابرا لە سەدا پەنجای بەناوی بینای وەرگتە و لە سەداسی بەناوی سەوزایی وەرگتووە ئەوەی کە وەریەگرێ بەناوی بینایە ئەیکا ببینە ئەوەی کە وەریەگرێ بەناوی سەوزایی ئەویش لەگەڵی لە پەنایەکە بۆ ئەوەی نیە تۆزێک لە خێری زیاتری ئەویشە کاتە ببینە بۆ نمونە لە زۆربەی ئەو شارانەی کە تازە دروست دەکرێن کابرا 150 دۆنم زەوی وەرەگرێ پەنجایەکەی بەس بۆ سەوزاییە لەو 150 سەتی ئەکا بە بینە لە پەنجای کەشی سیتری لەو دیوە بۆ ئەبا یعنی 20% ئایکا بە سەوزایی. بەڵێ سپاس کاک مستەفا لە هەولێر دەچینە لای کاک ڕێبەر لە سلێمانی. سڵاو لێبێ کاک ڕێبەر فەرموو. ئەلو بەڵێ کاک ڕێبەر چۆنی کاکشوان زۆر سپاس دەکەم. باشی وەرە باش زۆر سپاس. وەڵی لەباری تۆڕەکەتان تۆڕێکی جوانە بەڕاستی بەڵام حکومەت خۆت زانی خەڵکیش بەرپرسە حکومەتیش بەرپرسە بەس بەلایەن یەکەم حکومەت بەرپرسە چونکە تۆ ئەبینی ئێستا ئێمە خۆمان لە گەڕەکێکین ئەم گەڕەکە باخێکی بۆ دروست کراوە باخکە لە ماوەی 3 ساڵاتەوە بوو ساڵی یەکەم بەس بناغیان داناوە ینی ساڵی دووەم هاتن بەس تۆ زێداریان تیادا ناوازیان لە ساڵی سێم کە هاتن بەس گڵیان بۆ ڕۆ کرد یعنی ماوەیەکی زۆری بەسەرا ڕۆی ئەنجاهینیان کرد بەڵام ئەزانی چۆنە ینی بەڕای من خۆ هەداوا لە برادرانەکەم کە تووڕەژ نەبن بەڵام لە هەر شوێنێک کە بەرپرسێک لە نزیک ماڵەکەتەوە دڵنیا بە هەموو شتێکی باشە بۆ کرێ ئێمە لە سەر و خۆمانەوە کە ئێمە خۆمان لە سوورێنین لەسەرمانەوە کورساتە لە کورسات باخی دروست کراوە هەموو شتێکی تیا جاندا بەڵام ئێمە بینی هانی باخێکی زۆر ناخۆش بەعمل ئەوە ناتیا دانیشی بەڵێ کاک ڕێبەر بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای هێرش لە شەقلاوە. سڵاو لێبێ کاک هێرش فەرموو. باشی سلامت زۆر سپاس. خۆشە بەرنامە دەکەم زۆر سپاس دەکەم کاک هێرش. ئەوە هیوادارم ئەو بەرنامەیە لە مانگی جارێک نەبێ بەرنامەی تایبەت بە ژینکە و سەوزایی حەزەکەم هەموو هەفتەیەک وەکو وانەکانی قوتابخانە وانەی کوردی و هەموو هەفتەی هەیە و بابەتەکانی تایبەت بە کشت و کاڵ و سەوزایی و قوتابخانەی ژینگەش زیاتر بێ ئەوە پێشنیارە بۆ بەڕستان و حەزەکەم یعنی حکوومەتی هەیە کارێکی باش بجێڕێ بۆ سەوزایی و خانووەکانیش زۆربەی دەبە 20 مترە ئەمانە نابێتەوەی سەوزایی فێشێ بێتە 5 متر کابرا سیاری هەیە 3 متر بۆ دەرگا 2 متریش بۆ عەوشە نامێنێتەوە سەوزایی و هیوادارم ئەمانە کاریگەریان هەبێ و هاوڵاتیانیش دەوری سەرێکی بجێڕن لە سەوزایی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێرش لە شەقلاوە. بەڵێ تاهیر لە هەڵەبجە. سڵاو لێبێ کاک تاهیر فەرموو. ئەلو ئەم کاتە باش زۆر سپاس هەموو کاتێکت باش. بەڕێزیان بۆ بەرنامەکە دەستخۆشی لێ یەکەم زۆر سپاس دەکەم بۆ بەڕێزێش کە یەکەمجا پەیوەندی کردەوە ئەو بەڕێزە باسیەوەی کردی لە هەر گەڕێکێک و لە هەر شوێنێک پارکێک یا سەوزایی هەر کەسێک بچێت دەرەختێش تێ بنێژێ ئێمە هاوکاریەکەین بەزای ئێمە وانێ من لە هەڵەبجە شەهیدم باخێکمانەیە لە ناو شارێ حساب کە پارکێکە کە لە ناو شارا بوو چوینە لای سەرۆکی شارەوانی هات ئەمەبێ کۆڵانێکی بەنایە برزێرا بشتی کا بڵێتمان کاکە خەرەبوو هیچی بۆ نەکردین و لەوە دەوای هاوکاریم گرتم کاکەم تۆچی پارکە دروستەکەی یەک مەبلەغێ پارەی بۆ سەرفەکەی ئێمە پارکێکمان هەیە لە ناو شارە حسابکە باخ بوو ئێستا پارکە لە ناو شارە وەرە هاوکاری ماوکە با بیرێکی لێنی وشک نەبێ نەیکەین بە خانوو نەیفرۆشین خەڵک داوامان لێکا هیچ جوابێکی ناوینێتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک تاهیر لە هەڵەبجە کاروان لە ڕانیە. سڵاو لێبێ کاک کاروان فەرموو. کاک کاروان گوێت لێمە؟ سڵاتان لێبێت. زۆر سپاس دەکەم. سڵاو لێبێ. سپاس بۆ تۆری بەرنامەکەتان بابەتێکی جوانە بۆ تۆری ئەمجار هەڵتان بژاردووە. سپاس کاک کاروان. بێگومان هەم هاوڵاتیان وەک کارکتەری سەرەکی و هەم حکوومەتیش ڕۆڵی خۆیان هەیە لە سەوزکردنی شار وە لە باقی شوێنەکانیکە من بە تەسەوری من حکوومەت هەنگاوی باشی هەڵێناوە بۆ سەوزکردنی شار و بێگومان هەنگاوی سەرەتایی و هەم هاوڵاتیانیش تا حدێک پابندن بە پاراستنی ژینگە و شوێنە گشتەکانەوە. ئەوەی من دەمێ قسەی لەسەر بکەم بابەتێکە لە ڕانیە باخچەیەکی بچکۆلانەیە تقریبا 200-300 مەمامێکی تێدایە دەکەوێتە بەردەم گەڕەکی ئاوارەکانی شاری ڕانیان نزیک بینای شارەوانی مێژووی ئەو باخچەیە نزیکەی بۆ
تل 50 ساڵ پیش ئێستا دەگەڕێتەوە. ئێستا و باختێ لەلایەن هەندێ لەگە ڕێزمدا هەندێ لە خەڵکانی هەلپەرستەوە لە پێناو پرۆژەیەشی ئەهلیدا کە بەنزیخانەیەکە هەوڵ دەدرێ و شک بکرێت. نزیکەی 2 مانگە و بەرپرسانی ئیداری و حزبی ڕانێش باش ئاگان لەو بابەتێ نزیکەی 2 مانگ 3 مانگ دەبێ ئەو باخچە ئاو نادرێ لەلایەن شارەوانیەوە. تەمەنا دەکەم بەرپرسانی ئیداری و بەرپرسانی حکومی لەو شارەدا واس لەو کارە بێنن. ئێمە بەردەوام باس لە سەڵسکردنی شار دەکەین، بەڵام بەداخەوە حکومت خۆی دەوێت هەندێک لە خەڵکانی ناو حکومت دەیانەوێت باخچەیەکی پچکۆلانە لەسەر ڕووبەری دۆنمێک کە 200-300 نەمامی تێدا لە پێناو پرۆژەیەکی ئەهلیدا دەیانێ وشکی بکەن. زۆر سپاس کاکەڕۆن. بەڵێ ئەحمەد لە شێخان سلااو لێ بە کاک ئەحمەد فەرموو. ئەم کاتت باش بەڕێز. هەموو کاتێک زۆر سپاس. داوای لێ بردن دەکەم کاک بارزانتان لەگەرە لە قەزای شێخان نە کاک ئەحمەد ببورن هەڵێک ڕوویدا. بەڵێ ببورە فەرموو. سەبارەت بەما من ئەڵێم حکومت کەم تەرخەمە بۆ شتیوە چکە حکومت ئەگە بیکە هاوڵاتیش بەبێ شک ئۆتۆماتیکی یارمەتی ئەکا. بەڵام ئێستا من لە شوێنێکە ئەژم من داوای لێ بردن دەکەم وەکو هاوڵاتەیە قسە ئەەکەم. من لە شوێنێکە ئەژیم پێڵێن کەلەکچی کۆمەلگای کەلەکچی خۆتان کەناڵەکەتان بێنن و سەیری کەناڵەکەتان بێنن و سەیری بکەن شوێنەکان ئەگە کەلەکچی سەیری بکەی ئەوەندە گەورەیە من وا بزانم ئستاهلی بە قەزایە داوای لێ بردن دەکەم هەتا ئێستا چ سەوزایەتێکی لێ دیار نییە بۆ مەسئول و بەرپرسەکان بەس خەریکن پارتێکن بەناو خۆیان و بیفرۆشن بە هاوڵاتیەکان. بەڵێ شوێنێکی ترش وا ئەبینم گوندێکی زۆر بچووکە هەر مقابلی کۆمەلگای کەلەکچی بیبینی ئەڵێ ئۆرمپەیە وا سەوزایی و بینایی لێکراوە چوە چییە ماڵی بەرپرسێکی تایە ماڵی دوو بەرپرسی تایە زۆر بەداخەوە من حکومەتی بە یەکەم بەرپرس ئەزانم بۆ ئەم کارە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ هێمن لە هەولێر سلااو لێ بە کاک هێمن فەرموو. ئێوارە باش زۆر سپاس ێوارەت باش. دەستخۆشی بەرنامەکەشی دەکەم بەڕاستی تەوەرەکە تۆرەشی گرینگە پێویستە قسەی لەسەر بکرێتن. وەڵای من حەز دەکەم بەحمەسەر بابەتەکە سەرەتا ڕۆحیەتی نەمامکاردن و داچاندن کە پەرخەمی لەلایەن هاوڵاتیان دەبینەوە. بۆ نمونە من پێش تێم ناگە ئێستا لە هەواڵێک کوڕێکی ئەڵمانی تەمەنی 12 ساڵان بوو لە خلالی 6 ساڵ ئەو کوێتوانی مەگەر مەهەڵەدانەچون 1 میلیۆن داری نەمامی ڕواست. بەڵێ ینی بۆیە من بە پێویستی دەزانم ڕاستە حکومەتشی بەرپرسیارە جاتە لە پشتێنێکی سەوز بۆ حکوم بۆ سنووری هەرێمی کوردستان لە پشتێنێکی سەوز هەوڵاتن سەوز بکاتن ئەمە گرنگە ینی هەر پێویستە حکومەت بکاتە ئەوەی کارەکانی وەسەرکانی بەهەماشی هەموو. بەڵێ کاک هێمن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای سەلاح لە هەولێر سلااو لێ بە کاک سەلاح فەرموو. سلام علیکم. زۆر سپاس. عەلەیکوم ئەسسەلام. چۆنی بەڕێز باشی؟ زۆر سپاس دەکەم کاک سەلاح. تۆ باشی؟ چاوەکەمی ئەوە لە هەولێرە قسە دەکەم بەس ئێمە لە منتخەی نەحێ شۆڕشی بێگەرە گوندەکانمان لەوێنە. بەڵێ بەنسبەت ئەوەی کە بێ ئاوی و شینایەتی و وەکو باختە و شتیوە. بەڵێ ئەنجا ئێستا برێن لەو گوندانە هەم گوندەکانمان بێ ئاون حکومەت ینی مەجال ئەوە نادا برێن بۆ مارج لێ بدەین و بۆ ئاردوبەردیش کە شیناوی دروست بکەین. بەڵێ کاک سەلاح. ئەنجا ئێستا ئەگەر شتێ بکرێت لەو مەسخەی نەحێ شۆڕش دێگەرە زۆر مەمنونین. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای فەرهاد لە بادینان سلااو لێ بە سێدا فەرهادکەرم کە. ممنون ئەفدەمێتە بۆش. زۆر سپاس. ڕاستی پێشەکی دەستخوشی و بەرنامەوە دەکەین بەرنامەکەی پێشکەتیە. سپاس. ئێناڕتی ڕاستین لە بەرنامەی جان دۆنیتن. ڕاستی نسبەت سەوزاتی کوردستانێ باشە و خراپە. نسبەت حکومەتەمە پتر پتەیە دەدە بەگ محافظة دهوك أربيل سليمانية بيت قزا وناحية بشتاخو ندد يعني مثلا آكل هم دبيجين ناحية قسلوكي قزا شيخان أف دول برد صوران
بيت يعني نوحجي مجموعة يعني مثلا يوم قصة يوم مثلا أو لما قال قصد كده بيت يعني باركك سوزادية قلها بدن عالم دوبشاف جحيل دوبشاف قصد كده دوش كلنا نبى بيتابع. بله سپاس بۆ پێوەندەکەت کاک فرادەچنە لای ڕێباز لە قوشتەپە سلااو لێ بێ کاک ڕێباز فەرموو. سڵاو لە تۆش بەڕێز زۆر سپاس لەسەر تەوەرەکەت دڵخۆشی لێ دەکەم لە بەردامەکەت زۆر سپاس دەکەم. بەڕاستی من پێڕانەگەیشتم لە تەوەرەکەی بەردامە تازە هاتم و گرام تەوەرەکە لەسەر چ بوو بەردامەکە؟ بەڵە تەوەرەکە لەسەر ڕێژەی سەوزاییە لە هەرێمی کوردستان تا چەند ڕێژەی سەوزایی لە ئاستێکی باشە تا چەند هاوڵاتیان ڕۆڵیان هەیە لە زیادکردنی ئەو ڕێژەیە و هەروەها حکوومەتی هەرێم وەکو لایەنی پەیوەندیدار. بەخوای لەلایەنی سەوزاوی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بایەخی بە سەوزایی بە پارک و بە ئەوانە دەداتن و دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم هەر کاری باشتر بکەن سەرکەوتوو بن ئینشاءالله. زۆر سپاس. زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ دەچین لای مەئواخان. سڵاو لێ بێ مەئواخان فەرموو. السلام علیکم. عەلەیکم السلام. بەڵێ مەئواخان. زۆر سپاس. بەڵێ دیارە پەیوەندێکی پشرا بە بچینە لای باوەڕ لە ڕانیە. سڵاو لێ بێ کاک باوەڕ فەرموو. کاک باوەڕ. بەڵێ غەمبار لە ڕانیە. سڵاو لێ بێ کاک غەمبار فەرموو. کاتتان باش. هەموو کاتێکت باش. سپاس. دەستخۆشی بەرناوەکەتان لێ دەکەم. زۆر سپاس کاک غەمبار. وەڵی بەڕای من باوەڕ ناکەم ئەو حکومەتە هیچ شتێکی بۆ دەگۆ بکەێت یانی ئەتاکو ئێستا. هەلۆ بەڵێ گوێم لێتە کاک غەمبار. فەرموو گوێم لێتە. بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادەنی هیوادارم بتوانێت مەهدیمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ کاک مەهدی فەرموو. هەلو گوێرەکەم باشیت؟ زۆر سپاس کاک مەهدی. بەڕێزی قوربان بەڕێزی وەڵی من لە تەوەرەیە زۆر سپاسان نەکەین بەڕاستی شەوازێکی زۆر جوان بوو. زۆر سپاس. بەڵام مەکام لە حکوومەتی هەرێمەیە حکوومەتی هەرێم چەند ساڵە 22 ساڵەوە هەوڵەدا هەرە لێ ساواتە حکوومەتێک نەتوانێت حکوومەتێک نەتوانێت شینایی بۆ شارەکان بۆ وندەکان ستەوسکاتەوە یعنی بچی حکوومەتێک بێ تا ئێستا حکوومەتێک هەڵ نەستاوە هیچ گەشت و گوزارێک زیاد نییە کەوا خەڵک جێ سیاحی بێ و جێگایەکی خۆشیانە بێ ومن هەم مەسوولەکان هەم دار و دەستەکان هەم دەوڵەمەندەکان هەر خەریکی هیچ خەریکی سەوزایی نین یعنی بەس بە بەردەوامی خەریکی وەپاران. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک مەهدی زۆر سپاس بۆ کاک مەهدی لە هەولێر. بەڵێ دەچینە گەرماکەی گەرمیان با بزانین ڕێژەی سەوزایی لەوێ چۆنە. سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو. زۆر سپاس. بەڵێ کاک عەلی پێت وایە تا چەند ڕێژەی سەوزای بە تایبەتی لە گەرمیان کە زۆر گرنگە بۆ ناوچە گەرمانە کاگەشمان ڕێژەی سەوزایی لە سنووری گەرمیانە براوەجی گەیرە 2023 تا 2006 2007 زۆر زیادی کردووە شکر بەخوا لە سای سەری حکوومەت و سای سەری دیارە ئیشکەس دیارەکە خۆی ئەزانێت کە ئیشەکانی شوێن دەکات. من وەستی کەس نادەم سەرۆکشارانیش هیچ خزرێکم نییە هیچ ئۆتۆیەکم نییە لەگەڵ سەرۆکشارانیان بەس دەستخۆشی لێگە من ئەتوانم لە ڕێی تەلەڤیزیۆنیە ناسۆ دەستخۆشی لێ بۆم و سەوزایەکی کاک عەلی گەرمیانە بەدێکەی. کاک عەلی پێت وایە منەوە پرسیارم لە تارەفایەکی کە ئەندازیاری کشتوگاڵی بوو پێت وایە هاوڵاتیان خۆیان لە ئێستا نەخشەی خانۆکانیان یاخود دیزایانی خانۆکانیان تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕێژەی سەوزایی بە تایبەتی لە کاتێکا کە دەوتێت ئەو ڕخنەیە کە هاوڵاتیان تەنها بیناکانیان بەرز دەکەنەوە گرنگی یاخود بایەخ نادەن بە باخچەکان لە گەرمیانە چۆنە ئەو شتە؟ کارزانێک یەک پێبینی کە من بۆ تۆ بیڵێم بۆ بینەرانش و بۆ ئەو کەسانی کە پەیوەندی بە جەناتۆڕن ئەگەر هەر کەسێک لە بەردەم ماڵەکەی خۆیان تەبعەن دارێک منە ئەوە شارەکە خۆشە بێ شارەکە خۆڵ و تۆزاییتیان ئەمێنێ. من یەک شتی شەڵێم لە سنووری گەرمیانە سنوورەکەی خۆمەڵێم شارەوانی شتێکی زۆر جوانی کردو و دارێکی زۆر جوانیداوە ئەمە ئازایی ناکات بەس بەڵام هاوڵاتی ئەبینم من بە بەڵگەوە ئەزانم کە وێنەی لامە هاوڵاتی ئەبینم نیە دارەکانە شێن و ئەمە
ئەمە ڕێزی کردووە کە تۆ خیندە لە شارەوەیە خیندە لە حکوومەت ئەوە شێکی سەوزایی جوان و خۆشەکە تۆ بە شارەکە دەیبەخشێ بۆ شکێریتەوە هیچ ئەگە سوودی بەشەزی خوامیش کەشی شێنەوە. بەڵێ علی لە گەرمیان سپاس بۆ پەیوەندیکەت مامۆستا هاوکار لە سلێمانی. سڵاو لێ بێ مامۆستا فەرموو. ئەلۆ بەڵێ مامۆستا هاوکار. ئەو کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زۆر سپاس. زۆر سپاس. ئێوە باز لە سەوزایی دەکەن بەڵێ؟ بەڵێ گە دەنگی تەلەڤیزیۆنەکە کچکەی باس لە سەوزایی یەکەین بەڵێ. حەز دەکەم خۆتان سەردانێکی قەزای خەبات بکەن کە سەوزاییەکەی قەزا خەبات بکەن. بەڕاستی لە ڕووی سەوزایی و قەزای خەبات وێرانە. سەیری گەنجەکانمان بکەن ئەگەر بێم سەیری گەنجەکان مەکەن هەمووی لە کۆڵانەکانن هەمووی لەسەر شەقامەکانن یعنی هیچ سەوزازی لە قەزای خەبات وێرانە یعنی هیچ کەسێک ئێتیمان بە سەوزایی نادە لە قەزای خەبات. ئەگەر سەیری گەڕەکە نوێیەکان دەکەم بەڕێزەی کە یەکەم جار قسەی کرد باسی لە سەوزایی کرد لە گەڕەکە نوێ دەکرێت حکوومەت یارمەتیان دەدا حتا گەڕەکە نوێیەکانی ئێمە سەوزاییان نیە یعنی هەر پارک نییە یعنی تەنها پارکێک هەیە ئەویش لە منتقەیەکە تۆ قەزایەکی گەورە گران مەحقوولە یەک پارک شتیا بێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت کاک. بێ سەردانی بکەن بزانێت چۆنە یعنی وەڵاستی وێرانە سەوزایی نیە لە قەزای خەبات. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت دیارە ناوەکەم بە هەڵەوت کاک پشتیوان بوو لە قەزای خەبات دەچینە لای مامۆستا هاوکار لە سلێمانی. سڵاو لێ بێ مامۆستا فەرموو. وڵی خوا لە تۆش بێ کاکە شوێنجان ئێوارت باش. زۆر سپاس دەکەم ئێوارت باش. دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم کاکە شوێنجان تەوەرێکی زۆر جوان هەڵبژاردووە. زۆر سپاس دەکەم. و زۆر سپاس بۆ ئەو برا بەڕێزش کە پەیوەندیەکەی وەرگرتم. وڵا کاکە شوان من پێم وایە بەڕاستی بوونی سەوزایی لە هەر وڵاتێکدا یاخود با بڵێن لە هەر شارێکدا ینی بەڵگەیە لەسەر ئەوەی کە بۆ ینی با بڵێن بەڵگەیە بۆ جوانبوونی شار ینی حەقی وایە بەڕاستی کولی تاکێک هەموو تاکێک لە ئێمە ینی ئەو لەسەر ئەوە ینی بەڕاستی ڕابین کە سەوزایی زۆر بێ لە ناو شاردا بە تایبەتی لە ماڵەکانی خۆماندا چکە بەڕاستی وەکو پێم وتی وەکو وتم کە بوونی سەوزاوی شار جوانەکە دیمەنی شار جوان دەکا جا بەڕاستی ئەویش دەگەڕێتەوە بۆی خاڵێکی سەرەکی ئەویش ئەوەیە کە خەڵکی خۆی ینی چۆن بڵێ خویەکی ئەوەی پێوە بگرێ لە ئێستا بۆ نمونە دەبینین لە زۆر شوێندا ینی حەدیقە ناهێڵدرێتەوەنی با بڵێن ناو ماڵەکاندا ینی با قەیچێکە تەنانەت ناو ماڵەکانیشدا با حەدیقە هەبێ با باخچە هەبێ با شتێکی وا هەبێ سەوزای بەڵام بەداخەوە گرنگی پێ نادەین ئێمە ئەویش ئەوە بۆ دەگەڕێتەوانێت کە خەڵکی هەتا ئێستا وەکو شێوازێکی ئەو تۆ ینی وەشیار نەکراوەتەوانێ بە حکوومەتی شەقی وایانی بەڕاستی شوێنە گشتەکان ینی سەوزایی ینی تۆزێک بە شێوازێکی جوان بکرێ و ئەوە کە ئەرکێکی نیشتیمانی شەکا کە شوانجان حەقی وایانی خەڵکیش تۆزێ پارێزگاری بکەن لەو ئەرکان نیشتمانیانە کاکە شوان من کات زۆر لێ ناگرم بەس ئەگەر بتوانی تەوەرێک ئامادە بکەی بۆ لەسەر جەژن کاکە شوان شکە بەڕاستی وەشارکردنەوەی خەڵکی لە جەژنداوە بۆ نمونایتر لە مناڵانەوە بێ لە گەورەوە بێ با بڵێن جێبەجێکردنی سیلێ ڕەحم بێ خەڵکی ئێستا بەڕاستی زۆر کەسەیەکە لەگەڵێکدا قسە ناکان زۆر کەسەیەکە لەبەر کێشەیەکی بەسیط پەیوەندیان بێکەوە بچڵاندووە جا وەکو ئاشبوونەوەی بێ شتێک لەو بابەتە باسکە یاخود بابەتێک بێت لەسەرەوەی کە منداڵان ئاگیان لە خۆیان بێت لە ڕۆژانی جەژندا زۆر خۆیان ناڕەحەت نەکەن و وەڵا دنیا بە دەکەین بە تەوەرێک و پێش جەژن بیکەین باشترە بۆ ئەوەی وەکو هۆشیارکردنەوەی بێ حاڵەتیان سپاس بۆ بەسمەوە بوو کاکە شوانجان یانەگەر بتوانی پێش جەژن بێ ئەوە شتێکی باشە زۆر سپاس بۆ مامۆستا هاوکار لە سلێمانی بەڵام پێشەوەی بچمە چاپێکوتنەکانی پارێزگای دهۆک چەند تێبینیەک لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک لە خوێنمەدیار ڕەنج لۆندن دەڵێت جاکوا زەوی ماوە بۆ سەوزایی لە بەرباخ و ڤیلاکەی مەسوولەکان هەروەها ئەلی سلمان دەڵێت کامە سەوزایی وەزارەتی کشتوکاڵ فەشەری هێنا و لە پلانی خۆیان دێرە مەبەستی ئەوەیە هێمن قادر دەڵێت بەتەمای لەسەر مانگ باخی جوان بکەین هەمووی خەتای شارەوانیە ئەلۆڤگیۆ دەڵێت سڵاوتە لێبێ ئێستا لە چاو ساڵاندا باشترە بەس من ئەڵێم خۆزگە هەموو مرۆڤێک بە واجبی خۆی بزانێت هەموو ساڵێک نەمامێک بڕوێنێت و خۆی دەڵێت کوڕی کوردی دەڵێت یەکێک لە مواسەفاتی کوردستان کە وەک مواسەفاتی وڵاتە پاشکەوتووەکانە مواسەفاتی وەک ئەفغانستانە لە سەوزایی تەمەن هەولێری دەڵێت سەرەتا وعیکردنەوەی خەڵک یا مەبەستیەوەی هۆشیارکردنەوەی خەڵک و دروستکردنی هەستی بەرپرسیایەتیمان پێویستە ئەمەش کاتێک دێتە دیکە خەڵک خۆی بەشدار بێت لە پرۆسی چاندنی نەمام و دار و سەوزایی هەروەها گۆڤەند شەمسەدین دەڵێت وشکە ساڵیە تەنها ئەوەی وتووە وەکو پرسیار شاد ئەزبانی دەڵێت بەڕای من دەبێت هەموو لایەنێک گرنگی بەم لایەنە بدات بە تایبەتی حکوومەت من یەکەم نمونە دێنمە دەوڵەتێکی گەورەی وەک ئەڵمانیا لە ساڵی 2010 شانازیان بەوە دەکرد کە نزیکەی 36 ملیۆن درەخت هەیە لە وڵاتەکەیاندا بەڵام ئەزان دەچین لای چەند چاپێکوتنێک لە باژارێ دهۆک لەسەر تەوەری بەرنامەکە با پێکۆپیان بینین دواتر پەیوەندەکانتان وەردەگرین دیگه لگا باشه دیگه باجری جان کرد و اما
ئەگە زیاتر بیت ئەو تۆزدێ ئەم ناهێتن خودی کێمە باجرەمە کێمە هیچ تا زێدە بیت باشترە تشتێکی بژن حیاتا مرîvekirê nekod û vê tozê û ev derobareker hebîtin ev toza namînît her wisa bi hewayê her wisa xweşî bîtin ke meriv xweşiya mirîvî çi meriv çi seferekê xwe kevîte ber keskatiyek hebîtin darobar gelek başa keskatî gelek başa û keskatî heker darobarê berî be hêşta çêtira emal xarij darobarê berî ne sêvên fistaqat tiştî hosa çînin بس بالویری افداری بیلادیا بس با هر باشه یعنی روشاوی باشه شنکاتی گلک باشه و کسکاتی هبی نو باجری دا گلک پاکشتره بو هوای بو جانی باجری بو وقت بجن مروف چیت استراحه لی بکشید که وکی باغچه کی بید وکی حدیقه کی بید مروف بتر وقت بجن لی مرتاح بید هوای مروی پاکش بید یعنی جوکی خوشتر بید مروف بچه استراحه بچه گلک و گلک باشتره الفيرا از جلك يعني باشتر بينم هندي كاسكاتي بتر بيت يعني دي بتر مروفي مرتاح تر بيت بەڵام بەرەزان دەچین لای چوار پەیوەندی هیوادارم بە کورتی بتوانن قسەکانی خۆیان بکەن لیزا لە سلێمانی حەنان لە کەرکووک هەروەها جەلیل لە هەولێر هەروەها باوکی محەممەد لە پردێ سڵاتان لێ بێ فەرموو لیزا خان لە سلێمانی بەڵێ بەڵێ من لە سەرەوەی بەرنامەکەتان تەنها ئەوەنە ئاڵێم خۆزگە هەر کاتێکە لە هەز ماڵێکا مناڵێک لەدایکە بوو درەختێک یان گوڵێک بڕوێنرایە بووی بتوانێت لە ساڵەیە هەموو ساڵێک کە مناڵێک یان هەچکە ماڵێک مناڵێکی بێ بیڕوێنێت دارێک بڕوێنێت بۆ ئەوی کە هەوای پاک بۆ ئەو کەسە تەرخام بکات هەر کەسێک لە بەردەمی ماڵێکی خۆی باخێکی ئەگەر یەکمەتیش بێ ئەتوانێت هەوای خانوادەیەک بە پاکی ڕاگرێت هیچم نەماوە کاتێکی شت بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای حەنان لە کەرکووک سڵاو لێ بێ حەنان خان فەرموو بەڵێ حەنان خان سڵاو لێ بێ فەرموو السلام عليكم عليكم السلام توركم لەگەڵ ئێوە جیاواز شەتوانم باسی کەم بەڵێ فەرموو من پرسیارێکم باشە حکوومەت بەتەمایە حتا کەی ئەم پێشمەرگانە لە خانەقین و جەلەولا بێلێتەوە ئێمەش هەموو مەحتەلین ماڵ و مناڵ بە گشتی هەمووی عایلیان هەیە گشتی بەتەنیا لەگەڵ مناڵە پێنجماگە لە ماڵەوەین شتێکمان لازمە بێ بە ماڵ هاوسێ بڵین ئەو ماوە بێنە ئەو مام بوو بێنە آخر حتاکەی ئێمەش عایلین ئێمەش بەشەرین خۆ هەروان بەشەرن نەخۆش ومە ئەو شەوە حتا بەنی ژانم کڕۆ کەسێک نەبوو بە دیارمانەوە بێکەسین ئێمەش هیچ خەڵکمان کەس خاوەنمان نییە باوکمان نییە برامان نییە کەسمان نییە هەر ئەو تاقەتیاوەمان هێوا لەوێ کەوتووە ماگێ لە بەخدایە و ماگێ لە حەویزەیە و ماگێ لە خانەقینە و هێشتا پێشمەرگەی لە 14 ساڵی پێشمەرگەی هێشتا هیچیان بووی نەکرد پارتعازێکیان نەداوە پێی هیچ کاتی پێشمەرگیان بیر ناکەیتەوە ئیلا گەر کات شەڕ نەبێ هیوادارم بە کەسەکان جویان دەنگمان بێ زۆر سپاس حەنان خان لە کەرکووکی هیوادارم بە لەگەڵ نزیکبوونەوەی جژنە بگەڕێتەوە بۆ ماڵی خۆی و لەگەڵ ئێوەیە جژنی خۆی بکە بەڵێ دەچنە لای جەلیل لە هەولێر سڵاو لێ بێ کاک جەلیل فەرموو سپاس دەکەم ئەو کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش دەخۆشی دەخۆش لەجناب دەکەم لە بۆ تەوەرەی بەنامەکە بەڕاستی من لە هەولێر کەم خۆشە دوو خاڵ پێخمە ڕووی دەناسان و بینەرانیش ڕێژەیەشی بەرچاو لە پارکەکان و سەوزایی لە هەولێر هەیە بەڵام من دوو خاڵ پێم باشە بینەران بڕێز و هاوڵاتیان لە سەرتاسەری کوردستان نەک لە هەولێر بەتابەتی بخەرە ڕوو ئەوانیش یەکیان ئەو سەوزایی کە حکوومەت دروستی کردووە لە تێکڵای شارەکان خەڵکەتە بیپارێزی دوو ئەو هاوڵاتیانی کە تازە خان دروست دەکەنیان ئەوانە کە پێشتری دروستیان کردووە حەقوایە هەریەکیان لە ڕاستە خۆی حکوومەت بی حکوومەت لە هاوڵاتی پێکاتەوە پێویستە هەریەکیان لە بەردەم ماڵەکەی خۆی لە ناو ماڵەکەی خۆی دارێک بڕوێنێ وا بزانم شارەکەمان و تێکڵای کوردستانیش بەڵێ زۆر سپاس کاک جەلیل دەچینە لای زۆر سپاس دەچینە لای باوکی محەممەد لە پردێ سڵاو لێ بێ باوکی محەممەد فەرموو کاکە ئێوارە باش و دەستخۆشی لێکم بۆ بەرنامە جوانەکە سپاس دەکەم ئێوارەی خۆش باش و سپاسی ئەو کارمەندە بەڕێزانش دەکەم کە ساڵێکیان وەرگرت برای زۆر سپاس بەنای ئەوانیشە زۆر سپاس سەرنجێکی بچووکەمەیە لەسەر شارۆچکەی پردێ ناحەیەی پردێ لە بینی کەرکووک و هەولێر لە پاش پرۆسەی ئازادیەوە هەتا وەکویستەها تەنها پارکێکی بۆ کراوە پارکەکەش لە حدودی زیاتر لە 500 ملیۆن دیناری عێراقی بۆ سەرف کرا کامە بێتە باخچەیەک وەکو متەنەزایەک وەکو پارکێک بۆ منداڵان و بۆ بەساڵاتوان و بۆ هەموو ئەو خەڵکانی کەرەوێ ئەژێن بۆی کاتی بەسەرابرن بەڵام ئەوەی جێی سەرنجە هەتا وەکو ئێستا حرەسێک کارمەندێک باغوانێکیان بۆ ئەو
حەدیقەیە یاخود پارکە تعین نەکردووە کە چی بیری ئیرتیوازیش دەدایە زۆر جار گەنجەکان خۆیان وەکو خۆبەخشێک ئەڕۆن بیرەکە هەڵەکەن و خزمەتی ئەو ناو پارکاکەن بین. بەڵێ زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە پردەی بەڵا دەچنە لای ئەحمەد هەروەها کارزان لە هەولێر. سڵاتە لێ بێ فەرموو کاک ئەحمەد. چۆنی کاکەشوان باش؟ زۆر سپاس دەکەم. کاکەشوان پەیوەندیم بە بەرنامەکەوتەوە نییە بەڵام بەنسبەت بازاڕی نیشتیمانەوە. بەڵێ بە کورتی کاک ئەحمەد بەڵێ. کاکەشوان ئێمە دوکانمان هەبوو لە بازاڕی نیشتیمان کاتی خۆی نەوزاد هادی پارێزگاری هەولێر بڕیاریدا لە حینی شوێن دوکانەکانمان بداتەوە کەچی بینایەکی دروست کردووە لە لای مریشک فرۆش و کۆتر فرۆشەکان لەوێن دەریش طبقەی دووەمی داینەوە دوکانەکە ئێستا دوکانەکانی وێندەر هەموو داخراوە داوا لە پارێزگاری هەولێرەکەین ساێک بەم دابخشێنەوە بەم دوکانانە. بەڵێ کاک ئەحمەد هیوادارم گوێی لە تێبینەکانی تۆ بێ دەچینە لای کارزان لە هەولێر. سڵاو لێ بێ کاک کارزان فەرموو. ئەو کاتتان باش؟ زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. سپاس بەرنامەکەتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بەرنامەی زۆر جوانە. زۆر سپاس دەکەم. کاکە ئەمە بەنسبەت هەولێر قسەی دەکەم ئەمان لە شاری هەولێر بەڵێ شارەوانی داری تەوزیع کرد هەرمار و شارەوانی دارەچدایە لەوەی سەوزایی زیاد کرد بەڵام کەمەک چاندمانەوەی دی هەموو نەوان چاند بەس حەدیقەت بەرامبەر بۆ حەدیقەتی گەورەیان کردەوە سەوزایی خۆشبەختانە شارەوانی کردی بەڵام خەرچی خۆمان منتقە گوتیان کاکەوە شوان خۆر و شتیوا لە ئاشا دێتە ناوێ مەشڕۆبی دەخواستان بە خۆمان هەمومان شکاند و دارەکانمان بڕیەوە ئامان لە سەقەت دەکرد مەحجەرەکانمان شکاندەوەبی خەڵک نێتە ناوێ ئەگەر دروست دەکەن یعنی عەرەسێک شتەشی لۆ دابنێ بەڕاستی ئەمە بێزار بین خەڵک تەمەشای ناو ماران دەکرەوەی دەکرەوە عەدیقەکە بووە جێیان دێ هەستان بەخۆمان لە هەولێر. بەڵێ کاکارزان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد لە خەلیفان. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. ئەلو بەڵێ کاک محەممەد. بەڕاستی من ئەوەی دەگەڕێنەوە لە بۆ یعنی سەقافەتی خەڵکەکەی چونکە ئێستا دەبینی لە هەولێرێ لە تەنگەڕەکەی یعنی شارەوانی داری تەوزیع کرد لە سەرماڵەکان بەڵام پەروەردەیان نەکردو هەموو دارەکان لە ناوچون لە بە هەندێک من پێم وایە سەقافەتی خەڵکەکەش گرینگە لە بۆ ئەو تەوەرەی. بەڵێ زۆر سپاس دەچین لای زۆر سپاس کاوە لە کەرکووک. سڵاو لێ بێ کاکەوە فەرموو. السلام عليكم. عليكم السلام. چاشیە متوان پەیوەندی بکەم؟ بەڵێ. من لە کەرکووکەوە تەلەفۆنتان بۆ کەم ناوم کاوە محەممەد ئەمین ڕەشیدە. زۆر خۆشحاڵین کاکەوە. قوربان چاوتان ماسەکەم زۆر من پێ خۆشحاڵیم بۆ بەرنامەیەکەوە هەموو کەس بینەران گوێی لێ ڕاگرێت. زۆر سپاس دەکەم ئێمەش خۆشحاڵین. بەڵێ. پێتە بڵێم ئەتوان گوێم لێ ڕابگرن قوربان گیان. بەڵێ فەرموو. من لە ساڵی 1970 پێشمەرگەم بە شاخەوەم. بەڵێ. ئێستاکانە هەتا ئێستاکانە دارە بڕاوم هەتا ئێستاکانە ڕاکەڕاکەم لاولاو ساحێبی 4 مناڵیشم لە ماڵەوەم چەنێ دەربەدەر و ڕاکەڕاکەی ئێران و سووریا و تورکیا و هەتا ئێستاکانە من لە ماڵەوە کەوتومە نەخۆشم مەسوولەکانمان کەسی لە من ناپرسێتەوە چەند جار ڕۆشتومە سکاڵام کردوتەوە لە مەکتەبی کاگنێتی بەرزانی لە ساڵی 2006ەوە معانەم هەیە لە ناو هیناینم هەیەەوە تا ئێستاکانە نیان نادۆمە دوامە بەم نەڵێن ئەمڕۆ نابیانی ئەدنێرین بۆ ئێران هەتا ئێستاکانە هیچ هەر ڕۆم و دێم بە بەلاش و حەلاشیش ئەو پارەیەکەوە هەشم بۆ هەمووی لە ڕێگەومان سەرفم کرد و منیشە تا ئێستاکان نەخۆشی دڵم هەیە 5 دەمارم گیراوە لە دڵما و هەر مەعانایەوە چێشمو لە ماڵەوە کەوتومە برای بەڕێزم جۆ لێ قوربانجان تا ئێستاکانە لە مەکتەبی کاگنێتی بەرزانی ئەوڵ پێش مامۆستا هین بەرپرسی بوو لەویانە بوو لە ناوی چیە لە عەفو کاک مامۆستا عەبدوڵڵا لەویانە هەر ئەمڕۆ بەیانی بەم نەکاتە لە سواڵی 2006ەوە تا ئێستاکان هەر ڕۆم و دێم هیوادارم مەسوولەکان ژۆیانە دەنگم بێت تا ئێستاکان شتێکم بۆ بکەن و بەشکم بمنێرن بۆ خارجێ بۆ ئەم معانەیەوە چێشم برای بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئێمەش هیوادارین کار ئاسانیەکت بۆ بکرێەوە بە هیوای لە ساقی بۆ کاکاوە لە کەرکووک بەڵێ کاوە لە کۆیە. سڵاو لێ بێ کاکاوە فەرموو. بەڵێ کاکاوە جان طبعا ئەگەر بیت تەماشاش کوێ بکەی بەڕاستی کوێ لە ڕووی کەلتور و لە ڕووی شاری شاعیران و نازانن چی و
تۆوەرە لە گوندی شوێرانە دەچی بەڕاستی یعنی بەتایبەت لە سەوزایی یعنی ئەو کۆێتا کوێسە پارکی شیرینی خەڵک مسەنگەن چیرەیدا منیشی بەڕاستی یعنی سیرم پێدێ تا هەتا ئێستا مەسەن کە دەڵێن کوێ شاری شاعێران و شاری وا یعنی ئەو بەڕاستی هێشتەشی نازانم چۆنە بەلەدە دەیکا بە بەڕاستی بەلەدە داروشتووە دەچێنی لە جادەکان بەڵام ئاوی نادا کە ئاوی نادا و شغلی بیدارەکە یعنی ئەوچی نییە ئێتمامەک نادێت بە سەوزایی لە شاری کوێ. باڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاوە لە کۆیە دەچینە لای سەیدا دژوار لە دهۆک. سڵاو لێ بێفەرموو. ئەلو چاوانی باشی؟ گەلێک سپاس. دژوارم گیرگی دژوارم دهۆک گەردە. بەلێ سێدە. سەبارەتی بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا دەچنە لای فەرهاد لە سلێمانی. سڵاو لێ بە کاک فەرهاد فەرموو. چۆنی کاک ئەحواڵە؟ زۆر سپاس دەکەم کاک فەرهاد. جانەکەمی سپاس. بەڵێ کاک فەرهاد جان بەڵێ فەرموو. وەڵا زۆر دەستخۆشی و بەرنامەیە لێ یەکەم. زۆر سپاس کاک فەرهاد. زۆر زۆر دەستە خۆش و بەرنامەیەکی زۆر جوانە. زۆر سپاس. کاک فەرهاد گوێت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا دەچێنە لای وچانێکی کورت و دێنەوە لاتان. لە دهۆک سڵاو لێ بێکاوە فەرموو. ئەلو بەڵێ ئەلو بەڵێ کاکەوە فەرموو. دەستگی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس. هەر ئێستا بەڵێ بەرنامەکەت لەسەر فەقیی و هەژۆریە؟ نەخێر کاک کاوە لەسەر ڕێژەی سەوزاییە لە هەرێمی کوردستان. ڕێژەی چێ؟ بەڵێ ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان. کەسکاتی. ڕێژەی کەسکاتی. سەرکۆتی. بەڵێ. بەڵێ دیارە پەیوەندەکەی کاکاوە پشرا دەچنە لای پەیوەندیەکی تر دینۆمان لەگەڵدایە لە ئیسرائیلەوە نازانەوە دەڵێن لە ئیسرائیلەوە نازم تا چەند ڕازە فەرموو سەیدا دینۆ. ئیسرائیل. بەڵێ کاک دینۆ. بەڵێ. بەڵێ لە ئیسرائیلەوە پەیوەندیەکەی؟ قسە دەکەنەوە لای ئێمە سەوزایی ئەو پارکوشتانە ڕاستە من ئیشوکاری حکوومەتە بەڵام خەڵکەش دەیپارێزی ئەو سەوزایە کە خەڵک دەستە ژوورەوە وەک ماڵ خۆی حسابی دەکا دوایە هەموو چوونە ژوورەوە یعنی پارەیە وەک لای کوردستانی خۆمان نێبرێن بە خۆڕایی بێ. بەڵێ کاک دینۆ. بەڵێ نازانم پیاوتم لە ئیسرائیل ڕاستەوە من باوەڕم نەکرد. کاکە جان وەڵا لە ئیسرائیل مازەکە موبایلە ڕقم موبایلێک خۆشم دەدەوێت. بەڵێ 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 تا چەند پێت وایە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدایە لە ئێستادا؟ کاکە گیان لە کوردستان پێشتر وانە بوو سەوزایی بەڵام ئێستا چەند ساڵانەی دوایی ڕێژەی سەوزایی بڕێک باشترەوە بەڵام چێ خەڵکەکەش ئەو وعیەی نییە لە وەک ئەو وڵاتانەی دەرەوە دەستەنا ئەو پارکوشتانە تەلەڤیزیۆن دەیبینم هەمووی وێرانی دیان شتی پیس و بەزیدیالن یانیوە دەبیە بچێ ناو پارک کە وەک ماڵی خۆت حسابی بکەیت. لا ئێمە چوونە ژوورەوە ئەمە خەرکی شارەکەی خۆمان پارتیان لە بۆ دروستکردین بە پارەیە چوونە ژوورەوە. ئەگەر تو پارەتدا حسابەشی ئەوەی دەکەی کە تو ئەو سەوزایە بپارێزی سەوزایی پاراست سەوزایی پاراست ماڵی خۆش دەپارێزی خاوێنی دێ لە دیندایە بە خۆت دەزانی براژێرەوەی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دینۆ لە ئیسرائیل بەڵێ دوا پەیوەندی بەختیار لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک بەختیار فەرموو. لە ئیسرائیلەوە بۆ سلێمانی بەڵێ. ئەم کاتەوە باش بەڵێ زۆر سپاس هەموو کاتێک زۆر سپاس دەکەم بۆ تۆوەرەکەت بەڕاستی تۆوەرەکی زۆر زۆر گرنگە لەبەر ئەوەی مەسەلەی سەوزایی کە بەشێکە لە ژینگە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ژیانی ئەمڕۆمانەوە هەیە بە تایبەتی ژەگەر تێبینی کەین
بەرزبوونەوەی دەرەجە حرارە لە ناو شارەکانە یەکێک لە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕووبەرێکی سەوزایی باش. بۆیە من ڕام وایە ئەم تەوەرەی ئێوە ببێتە بابەتێکی گرنگ بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنفرانسێکی فراوانی لەسەر ساز بکات بۆ مەبەستەی بتوانین لەم ڕۆوە چارەسەرێکی گونجاو بۆ وەفعی شارەکان بە تایبەتیش شاری سێمانی بدۆزینەوە. ئەوەی من تێبینی بکەم مەسەلەی سەوزایی لە شاری سێمانی شارەکانی تری کوردستانە دوولایەنە، ینی دوو ئیلتیزامە. یەکیان پەیوەندی بە حکوومەتەوە هەیە وەکو ئەوەی کە بەرنامەیەکی تۆکمەی هەبێت بۆ پلانی شارەکان ڕوبەری سەوزایی بەپێی ستانداردی جیهانی دیاری بکات و لایەنێکی تریشان پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە، هاوڵاتیان ئەبێ ملتەزیمانە ئەو ئەرکی خۆیان جێبەجێ بکەن ئەو سەوزایانەی کە دروست ئەکرێ ئیلتیزامێکیانە بێ بەرامبەری لە بەردەم ماڵەکانی خۆیانە بەسنی ئەو درەخت و سەوزایانە بکەن کە حکوومەتی هەرێم پێی ئەڵەسێت. بەڵێ کاک بەختیار لە سلێمانی ببوورە لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵام زیاندەچینە سەرسەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە بارزان دۆ تازەیی تەنها دەستخۆشی کردو سپاس دەکەین. عەبدولجەبار سورچی دەڵێت هیوادارم حکوومەتی هەرێم بایەخێکی زیاتر بە بواری سەوزایی بدات، بەڵام ئێمە مرۆڤەکانی شۆکارێکی سەرەکین بۆ لە ناوبردن و گەشەنەکردنی کەرتی سەوزایی. هەروەها ڕۆناڵدۆ مەدرید لۆڤ دەڵێت کوا سەوزایی ماوە لە حکوومەت دەپرسم. موکاکۆیی دەڵێت حکوومەت باخچەی دروست ناکات، باخچەی بەر دەرگای ماڵانی شتێک دەدات بە بیانووی کەمی ئاو. زاگرۆس ئاکرێیی دەڵێت سەوزاییان نەهێشت، داخەکەم ئێستا لە هەمووی ترسناکتر ئەوەیە ماستەرپلانی دەوروبەری هەولێر بەشی دوو ئەگەرچی جێبەجێ بکرێت کارەسات ڕوودەدات. هەیە من قادر دەڵێت پێویستە بە وروژاندنی زیاتر بۆ ئاگادارکردنەوەی حکوومەت. شانۆ جاف دەڵێت ئەوەی ڕاستی بێ هەرێم دەڵێت لە سلێمانی و لە هەولێر ئەو خەریکی ئەو دوو شوێنن ئەویش نەگەشتۆتە ئاستی خۆی نازانمە بەستی چییە. دواتێبینی فیسبوک دەخوێنەوە ڤینا ڕزگا دەڵێت پێویستە لەسەر خەڵکی گرنگی بدەن بە سەوزایی ئاودانی تاسیمای شارەکەمان جوان بێت و ژینگەی کوردستان پاک بێت. بەڵێ ئازان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تەنها یەک نمونە دێنمەوە لە کۆتایی بەرنامەکە. لە ژاپۆن لە ئێستادا ئەو خەڵکانی کە بچن بۆی خانوو دروستکەن لە حکوومەتی ژاپۆن گرەبەستیان بۆ ناکات ئەگەر هات و باخچەیان نەبێت. هیوادارم ئەوە نمونەیەکی جوان بێ بۆ تەوری ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک. سبێنێ هاوکارم هەکانێری لەگەڵتان بێ بۆ تۆریکی گەرمتری بەرنامەکە. هەرشاد و بەختەوەر بن.